وڵاتیên Komelgeha Çira ya serbexezaya Şêxanve bû cara çarê ye li hember netimamkirina projeya cûtsayî da di navbera Hewlêr û Duhokê xwenîşandaneka narazîbûnê encam dan. یەک سایدی تەواو کردە و سادێش یەک قادی قێکراوە سایدەکەی دیش تقریبا وابیە 3 ساڵە ئەو سایدە نەفسی خۆیتی و قەیری نەکراوە داوامانە سەردانی مدیر نەحیەی قەسرۆکمان کرد و هەر بێشۆل بووە قایمقامی قەزای شێخ سەردارمان کرد و هەر بێشۆل بووە نوێنەری کۆمەلگای چڕە بە موختار و سوپەکانی کۆمەلگای چرە سەردانی پارێزگای دۆک فەرادە دروشیان کرد و هەر بێشۆل بووە ئەمڕۆ ئەگەر بێتەوە ئەم هەڵوێستە دووبارە نەبێتەوە داواکاریەکەمان ئەوە هەلوێستی تونتورمان دەبێت. بۆ دەمێ نێزیکی دەمژمێرێکی هاتنوچوون لە سەر vêrêkê هاتە ڕاوەستاندن و تێدا خوانیشانdaran daxwaz dikir ku ev projeye bihête timamkirin. ئەوە پێنج هەیوە مەقاولی خراپ کردمە گوتی بۆ مە کەمل بکەن گوتی پارێمە خلاص من پارە نەمایە گوتی پارە من نەمایە کە حکومەت پارە نەدەتە من ئەس نەچی بچێکە مە گوتی بابەت ئان خراپ نەکردبە تە بۆ خراپ کردتە هێلا ئەو دوکانێت بە هەمی عەزل بین ماڵ نەشین بشینە ماڵێت خۆ. Demê pitirî salekê ev rêke bi nîveron maye û dikanên firoşiyaran hatiye têkdan û nehatine qerebûkirin. ومن دكان كفتي بريرة من دعوة تعويض دكام تعويض من دليتي يعني دكان ما عندي تعويض دكان ما بدني ما هو شارنا بيت أمر وجه دينيرة. وەک xwenîşandaran daye diyarkirin ev rêke arîşe bû welatî û şofêran durust kiriye û ew dibêjin me çendîn car daxwaz ji aliyên peywendîdar kiriye lê daxwaziya wan bêmifa bûye. شوينا محافظة تلفون محافظة كده حمي بدعوة كده ريسبي خير يعني كم حادثة تشوي رشيد بتن يعني كأو نقل أفريقيا بمشينا كان خد البريان دينا قصروكي وأدريش وكبري. Lenderê projeyê di nav xwenîşandaran da amade bû ragihan bi sedema nebûna pareyê em nikarin ev projeye timam bikein. يعني دو ايويدي دي صار انهيار بيت خرابو حطانو كمقاطع كقيري ليداي لازم اخو كشف ده دو قادبانا بيت قيرانا باراني نو شانت مجداي خلاص بوينو انا مدانا ما تانو كمل بروجا خو 3 مليون و 600 هزار دلار اتصرف كري حكومت داينما 400 هزار دلار. Timam nekirina projeya cûtsayî da Komelgeha Çira bûye cihê dilgiraniya welatî û şofêran lewma xwenîşandaran xuya kirin. Eger ev projeye timam nebît dê berdewam bin li ser nerazîbûna xwe û helwêstên tûntir digirne ber. Tayyip Goran NRT Komelgeha Çira ya serbexezaya Şêxan.